سڵاوی خۆی گەورەتان لێبێت بە خۆشحاڵیەوە لە بەرواری 20 یانزەی 2025 ڕۆژی پێنجشەممە هەڵدەستین بە سازدانی 37مین پێداچوونەوەی خێرای تاوەرەکەمان لەژێر ناونیشانی بەکەوتنی دڵ بەوەی سیستی ماسوولکەکانیەوە بە بەشداری چەندین پزیشکی پسپۆر لەو بوارە و تیشک دەخرێتە سەر تازەترین شێوازەکانی دەستنیشانکردن و چارەسەر و خۆپارێزی لەم نەخۆشیە. چاوەڕوانتانی 37مین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت دەربارەی سستی ماسوولکەی دڵ هارتفەیلەر بە بەشداری هەندێک لەم بەڕێزانە: پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر دانا حەمەباقی محەممەد، پرۆفیسۆری یاریدەدەری نەخۆشیەکانی دڵ و قەستەرە، دکتۆر کاوا وسوو حەسەن، پزیشکی ڕاوێژکاری نەخۆشیەکانی دڵ و قەستەرە، دکتۆر دارا محەممەد محێدین، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە، دکتۆر فەرمان عەبدوڵڵا، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە، دکتۆر ئاکام عەلی سەعید، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە، دکتۆر سەرکەوت داود عەباس، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە، دکتۆر سورچێ و لەتیف، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە، دکتۆر ماهیر عەباس، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە، دکتۆر جەعفەر سەدیق ئەلدوری، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە، دکتۆر حسێن موراد، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە، دکتۆر شێرزاد واحد محمود، پزیشکی پسپۆڕی خۆراکی کلینیکی و قەڵەوی، دکتۆر بنار سەردار سەیدا، پسپۆڕی وردی نەخۆشیەکانی گورچیلە، دکتۆر فەرمان جەعفەر ئەحمەد، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە. بەشداریکردن بێبەرامبەرە لە ڕێکەوتی 20 یانزەی 2025 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8 سەر لە بەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت ناو تۆمارکردن لە ڕێگەی ئەمرینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.